بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بسران و بینەرانی بەڕێز و خۆشەویست و قەدرگران، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەمان لێ قبول کاتن و بیخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە. خۆشەویستان، بابەتگەلێکی زۆر هەن کە تەماشەی قورئان دەکەین و ورد دەبینەوە، بەڕاستی پێویستی بە هەڵوەستەکردنە و یەک شت زۆر گرینگە ئینسان بیزانێ، ویش ئەوەی ئەو شتانەی کە زۆر گرینگ و مهمن پێویستمان پێێتی و دەبێ هەڵوەستەیان لەسەر بکەین. خوای پەروەردگار گرنگی زۆری پێداون و ئیشارەی پێکردوون. ئەو بابەتانەی کە خوای تەبارەک و تەعالا باسی دەکا، جا چ جارێک باسی کرد بێتن، چ سەدان جار باسی کرد بێ، دیارە گرنگیەکی هەیە لە ژیانی ئێمەی مرۆڤدا. لەبەرەوە دەبێ هەڵوەستەی جددی لە ئاست و لە بەرامبەردا بکەین. یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ لە خزمەتیاندا دەبین، مەسەلەی ڕزق و ڕۆزیە و مەسەلەی ڕازقیەتی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. طبعا ئەو بابەتە توانم بڵێم خەڵکێکی زۆر لەسەر زەوی لاڕێ بووە، دینی خۆی لەدەست داوە، پەرژینێکی قایم بێ تەماشە دەکەی، ئەخلاق و ڕەوشتی لەدەست داوە، قەتڵ دەکا، دزی دەکا، قمار دەکا، کۆمەڵە شتێکی زۆرە. توانم بڵێم بەشێکی زۆری گوناه و تاوانەکان کە کەڵەکە دەبن لەسەر شانی ئێمەی مرۆڤ، هۆکارێکی زۆری ئەو مەسەلەی ڕزق و ڕۆزیەیە. ئەو مەسەلەی ڕزق و ڕۆزیە خوای پەروەردگار بە ڕازق نازانێتن. طبعا مەسەلەی ڕازقیەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، خۆشەویستانی خۆم، هەرچی کە گومانی لێ هەبێتن، باوەڕی پێی نەبێتن، پێی کافر دەبێتن، پێی لە دین دەچێتە دەرەوە. لەبەر ئەو قەزیەک نییە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە ڕۆزی دەرە بۆ خۆی بڕیاری داوە، یعنی هەر ڕوحێک، هەر ئینسانێک، هەر حەیوانێک، هەوانەی کە پێویستیان بە ڕزق و ڕۆزیە لە نەباتات و لە حەیوانات و لە جن و ئینسەکاندا، خوای گەورە دەستەبەری ڕزقی بۆ کردوون. تەماشەی دەوروبەری خۆمان کەین. زەعیفترین مەخلوقی خوا بینە بەر چاوی خۆ. جا ئەگە بڵین ئێمە مەسەلەن بۆ نمونە کە دەبینین بە چاودی بڵین پێشکەوە نییە، دەنا مەخلوقی لە پێشکەش گچکەتر و زەعیفتر خوا خەڵقی کردووە. ڕزق و ڕۆزی بەوە پێشکەی دابین کردووە، و بۆ کەرکەدەنێکیشی دابین کردووە، و بۆ حوتێکیشی دابین کردووە، بۆ من و تووشی دابین کردووە. هیچ مەخلوقێک نییە خوا خەڵقی کردبێ لە فکری کردبێ مەعاذ الله کە ڕزق و ڕۆزی بۆ دابینکە. بەڵێ وەڵا ڕزق و ڕۆزی تو دیاری نییە و وەک کوردەواری خۆمان دەڵێ لە برسان بمرێتن. شتی وا لەنیە لە سونەنی کەونی و سونەنی ئیلاهی. لەبەرەوەش بە تایبەتی ئەو شتانەی کە ضروریەتی ژیانی مرۆڤەکانن، خوای پەروەردگار بەتەما هیچ کەسێکی لێ نەگەڕاوە. لەبەرەوە کاتێک کە تەماشەی ئەو بابەتە دەکەی مەسەلەی ڕزق، خوای گەورە لە 116 شوێنی قورئاندا ئیشارەی پێ کردووە. لە 116 شوێنی قورئان خوای پەروەردگار ئیشارەی بۆی کردو کە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی دەرە، ڕزق و ڕۆزی ئامادە کردووە،
ئەرزاق تەوزیع دەکا بەسەر عەبد و بەندەکانی خۆیدا. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستانی خۆم لە فەرمودەیەکی ساحیحدا دەفەرمێ کاتێک کە ئینسان لە ناو ڕەحمی دایکیدا ڕوحی وەبەردێ خوای پەروەردگار چوار شتانی بۆ تۆمار دەکات. عمرەکەی دیاری دەکات چەند دەژیێتن، کەواتە خۆلەدار و بەردی دەی بڵێ لە هیچ شەڕێکی بەشدار نابم، لە هیچ خۆ پیشاندانێکی بەشدار نابم، ڕۆژێک لە ڕۆژان دەنجی خۆم لەسەر هیچ کەسێک بەرز ناکەم و لەسەر زاڵم و لەسەر هەر کەسێکی دیکە بێ. دەناو پۆشاکێکی نەرم و نیاندا و نەسەرمات بێ نەگەرمات بێ. ئەو عمرەی کە بۆی داناوی هەر ئەوەندەیە. ئەگە 24 سەعاتیش لە غەزەوات و شەڕ و جەنگ و جیهاد دابی هەر ئەوەندەیە کە بۆ دانراوە. بۆی نییە کابرا بڵێ وڵا کە چۆ شەڕی تازە دەست فرمێسک بێنە خوارە جارێک دیکەی نابینمەوە. خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێش ئیسلام لە جاهیلی و لە ئیسلامیشدا هەر لە پێشەوە بوو، هەر قائید بوو. جەنگ و جیهاد نەماوە ئەو پیاوە بەشداری تێدا نەکردبێ، بەدەیان سرە شیر و سرە ڕم و سرە تیری بە قالبیوە بوو. بەڵام قەدەری خوای گەورە لەسەر جێگای خۆشی وەفات دەکات. دا قسەیەکی جوان دەکات دەفەرمێ خالید جەنگ و جیهاد نەماوە تێدا بەشدار نەبی. خوای گەورە تەبارەک و تەعالە مردنی مەیدانی جەنجی بە قسمەت نەکردی. ئەوە لەسەر جێگای خۆت دەمری، چۆن وشتر لەسەر جێگای خۆی دەمری ئاوا لەسەر جێگای خۆت دەمری. ما نامت ئەعیون الجوبەنا، ڕەبی ئەوانەی کە ترسنۆکن قەت خەویان لێ نەکەوی لە ترسێ مردنێ. یعنی مانایەتی ینی مانایەوە یەک مردن بۆ نییە کە تۆ بچی دیفاع بکەی و جەنگ و جیهاد بکەی و لە مزاهرە و لەوانە بەشدار بی. ئەوەی کە هەجەلی هات بێ خوای گەورە تەقدیرێک دروست دەکات دەمری لە هەر شوێنێکی کە هەجەلی هێناوی. ئەو جا خوای پەروەردگار کە لەگەڵەوەی کە عمری بۆ دیاری کردووی ڕزقەکەشی بۆ داناویە. ڕزقی ئەو ئینسانە ئەو مەخلوقە ئەو حەیوانە چەندە. تەماشە دەکەی بۆی داناوی هەمووشت بە یەک دەفعە ناداتێ، لەگەڵ عمری تو دەڕوات. یعنی تو بەس بینە بەرچاوی خۆت. کاتێک کە تۆ گەنج بووی بەرپرسیارەتیت لە ئەستۆدا نەبووە، لە ماڵی بابت بووی تەماشە ڕزقی خۆت کە ڕزقت چەند بووە، بەقەدەر پێداویستەکەی خۆت بووە. بەس کە بیۆ خاوەن خێزان و ژنت هینا و ڕزقەکەت زیادی کرد، ئەو جا کە منداڵت پەیدا بوون زیاتری کرد. چەند منداڵت زیاتر بن خوای گەورە بۆ زیاتر، بۆ چکە هەر کەسەکە و دێتە دنیا ڕزقی خۆی لەگەڵا خۆدایە. ئەو جا خۆشەویستانی خۆم با تەماشەی ئەو ئاەتە بکەین، دوای دێنە سەر کۆمەڵە ئاەتێکی دیکە لە سوورەتی ئەذاریات. تەماشەی قورئانم کردووە خوای پەروەردگار لە هیچ شتێکی سوێندی بۆ عەبد و بەندەکانی خۆ نەخواردووە لە غەیری ڕازقیەتی خۆی کە خوای گەورە ڕازق سوێندی بۆ خواردووی. یعنی ئەعرابیە کە ئەو ئاەتەی خوێندەوە گوێی لێ بوو کە بۆیان خوێندەوە کە خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی ذاریات ئاەتی 22-23 أعوذ بالله من الشيطان الرجيم دەفەرمێ وفي السماء رزقكم وما توعدون. ڕزق و ڕۆزی ئێوە لە ئاسمانە. یعنی دووسێ شت دەگرێتەوە ئەوە. خوای پەروەردگار لە سەروی ئاسمانەکانە شوێنی بڕیاردانی ڕزقی ئێوە لەوێندەرەیە. ئەوەی یەک. ئەو جا واستە بەو بارانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە ئاسمانەکان کە دەڵێن ئاسمان لە مابەینی ئەرز و ئاسمانە هەور لێوێندەرێ بە ئەمر و فەرمانی خوا تەبارەک و تەعالە باران دەبارێتن. ئەگەر ئەو بارانە نەبێ وشکە ساڵی دەبێ خەڵکەکە قات و قوڕی ڕوو تێدەکاتن. وفي السماء رزقكم وما توعدون. و ئەوەی کە وعد و بەڵێنتان پێدراوە بۆتان جێبەجێ دەکرێت لەلایەن خواوە. یعنی ئەو جا خوای گەورە تەئکیدی دەکاتەوە لە ئاەتی دووەم چ دەفەرمێ فورب السماء والأرض، سوێن بەو خوای ئەرز و ئاسمان. ئەوە زۆر گرینگە. ئینەه لەحەق، ئەوە ڕاستە کە خوای گەورە ڕازق و ڕزق و ڕۆزی بۆ دابین کردوون مثل ما أنكم تنطقون، وەکو چۆن ئێوە قسە دەکەن. ئیعجازێکی زۆر گەورە لێرانە ئەو مثل ما أنكم تنطقون. بۆ نافەرمێ مثل ما أنكم تسمعون، وەکو ئێوە گوێ بیست دەبن. چونکە گوێ هەموو دەنگێکیوە دەکات و ناتوانی ئەتۆ ذەبذەباتی گوێ تۆمارکەی.
بۆ دەفەرمێ مثل ما ئەنەکم تەنطیقون وەکو چۆنێ وەکە قسە دەکەن. زانایان ئێستا هاتوون دیڕاسەیەکی نەبەڕاتی سەوتی ئینسانەکانیان کردووە. دەفەرمون ئەو بەسەماتی سەوتی ئینسانی، بەسەماتی سەوتی ئینسانی زۆر زۆر ئیعجازی علمی و ئیعجازی وەکو بڵێ زانستی زۆر زۆر بەقووەترە لە پەنجەمۆری، لە بەسەماتی چاوی. لەبەرەوەی ئێستانەکە بە دوای ئەوەدانە لەمە دوا لە جیاتی بەسەماتی بڵێ چاو و پەنجەمۆر و ئەوانە بە بەسەماتی سەوتی ئیش بکەن لە حیساب بانقیەکان و لەو شتانی کە زۆر حساسن، چونکە دەفەرمون ئەو ئیعجازەی کە نەبەڕاتی سەوتی ئینسانیدایە سەوتی هیچ کەسێک و هیچ کەسێک ناچێت. حتا ئەو دوو منداڵانەی کە جمکەن پێکەوە لە دایک دەبن نەبەڕاتی سەوتیان جیاوازە، دەنجیان جیاوازە، کە ئەوەش ئیعجازێکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە دەفەرمێ خوای گەورە تەبارەک و تەعالا سوێنتان بۆ دەخوا، سوێنمان بۆ دەخوا کە خوای پەروەردگار ڕازیقە، وەکو چۆن ئەو دەنگەی پێداون کە دەنجی هەر یەکێکتان لە یەکێکتان جیاوازە، ڕزق و ڕۆزیشی لە بۆ هەموو تاکەکان دیاری کردووە. یعنی چۆن خوای پەروەردگار قووەتی قسەکردن و ئەو ئیعجازەی بە هەر یەکێک لە ئێوە داوە کە جیاوازە لەگەڵ ئەوەی دیکە، بە هەمان شێوەش ڕزقی تۆ کەسێکی دیکە نایخواتن، ڕزقی تۆ کەسێکی دیکە نایباتن، لە قەڵەباڵغی خەڵکی مەترسێ. چۆن خوای پەروەردگار توانیوێتی ئەو ملیار ئینسانە جابنات چەند ملیارە ئەگە لە سەردەمی ئادەمەوە تەماشەیکەی نەبەڕاتی سەوتی هیچ کەسێکی و هیچ کەسێکی دیکە نەبووە. سبحان الله. ئەگە خوایەک خالیقێک بەدیهێنەرێکی زۆر بەدەسەڵات و بەقووەت نەبێ چۆن دەتوانێ؟ لە توانای چێدایە؟ بەس وەرە پێم بڵێ ئەو جیاوازیانە چین لە دەنجی من و تو؟ ئەو لەرینەوانە چین کە جیاوازی کاریەک دەکەن لە دەنجی من و تو؟ گوێت ڕاگرتووە تو هەت بەدیقەتە وزاری گوێ ڕاگرن. حتا ئەو قورئان خوێنانەی کە لاسایەک دەکەن و دەڵێن فڵان کەس دەڵێ عەبدولباستە، فڵان کەس دەڵێ منشاویە، بەس مستەحیلە وەکووی پێ دەربێت لە شتێکی ئیلا دەبێت زیاکاریەکی هەر تێ بکرێت. ئەو ڕازقیەتەی خوا ئەو عەرابیە کە گوێ لەو ئایەتەی دەبێت دەڵێ من ئەغضب الرحمن حتى يحلف. ما شاء الله، زۆر عەجایب لێ حاڵی بوو. ئەو دەڵێ ئەو چێ ئەو ڕەحمانەی ئەو ئەڵڵایەی، طبعا کەلیمەی ڕەحمان ئاگاتان لێ بێ بە مرادیفی ئەڵڵا بەکاردێ، بەس ئەو ناوەی خوای گەورە کە ڕەحمانە. قل ادعوا الله أو ادعوا الرحمن. لە مرادیفی ئەڵڵا بەس ڕەحمان بەکاردێ، عەزیز و جەبار و متەکەبیر و ئەوانە بەکار نایەن لە مرادیفی ئەڵڵای. لەبەرەوە دەفەرمێ من ئەغضب الرحمن حتى يحلف. چێ ئەو ڕەحمانەی تووڕە کردووە بە ڕازقی نازانێ تا سوێنمان بۆ بخواتن. لەبەرەوە بەڕاستی برا شیرنەکانی خۆم بیسەرانی عزیزم، مەسەلەی ڕزق خوای گەورە بڕاندوویێتەوە، خەم و خەفەتی ڕزقت نەبێ، پەلەی مەکە بە حەرامی بە دوای دابگەڕی، بە حەڵاڵی دەداتێ، بەس سەبرت هەبێتن، سەبرت هەبێتن. ووالله خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عولەما دەفەرمون ڕزق لە مردنیش مسۆگەرترە بۆ ئینسانی. ئەگەر لە ناو چوار دیوارێکدا، واللهی لە ناو چوار دیوارێکدا سزنت کەن، هەموو دەرک و پەنجەرەکانت لێ قەپاتکەن، ئەو ڕزقە بەدوود دادێتن، لە کونی دیواری بێتە ژۆرێ بۆ تێژێرت بێ، ئەو ڕزقی خۆت بخۆی. هەندێک دۆستمان جیران کاتێکی ئەمی سەردانی باوکوانم کرد و زۆر دڵم دانوتم کاکە، گوتم خەفەتان مەخۆن، دوعای بکەن ڕزقەکان کەم بێ لە سزنی. هەرە دوعایان بۆ بکەم، بڵێ خوایە ڕزقت کەم لۆ دانابن لە سزنی. ئەها جاری وا هەیە، زەلامی وا هەیە دەسەڵاتداران و زاڵم و ستەمکاران زۆر دوژمنی ئەو ئینسانەین، دەیانوێ بە هەر وەسیلەیەکی بی دەسەزنی کەن، پێیان دەسەزنی ناکرێتن، هۆکار و ئەسبابێ بۆ خوای گەورە ڕزقەکەی نەخستۆتە وێندەرێ. جاری واشێ پیا و خۆی لە حەشار دەدا 1001 شتی بەسەرە خۆ دادینی، یعنی وا لە خۆ دەکا کە بە هەر مسلمانیش لە قەڵەم نەدرێ، بەس هەر دەسەزنی دەکەن بۆ چکە ڕزقەکەی لێ وێندەرێ دەبچێ ڕزقەکەی خۆی بخوات. والله ڕزقت لە بن بەحرێ بیتن، ئەلێ وێندەرێ دەبێ ڕزقەکەی خۆت بخۆی. ئەمە لەگەڵ
ماوەستا ئەبوو بەکر ئەگەر گوێی لێ بیتن ئێستا ئەبوو بەکر هەڵەدنی خوای گەورە تەمەنی پڕ بەرەکەت کە جارێ سەفەرێکی ئەوروپامان کرد بە بڵێ کەشتیەکی گەورە سەفەرمان کرد لە سوید لە بۆ فنلەندا 5 طبقە لە بن بەحرێ بووین تقریبا 8 ساعاتان زا پێم گوتم مامۆستا گوتم خوای گەورە ڕزق و ڕۆزی من و توی خستۆتە بن ئەو بەحرەی دەبێت لەناو ئەو بەحرەی لە بن ئەو بەحرەی دەبێت ڕزق و ڕۆزەکەی خۆمان ئەوەندەی کە هێلێرانە بخۆین بەس گوتم دوعای بکە خوای گەورە هەزەلەکەشی لێرە نەینابین زۆر گرنگە ئەوە لە مێشتی من و تودانی خوای گەورە لە چێن دەرە ڕزق و ڕۆزی بۆ تەوزیع کردووین لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە سوورەتی البەقەرە آياتي سيدة فرمي الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون حل يكشويني قرآن خواهي رزق روزي داوة بال إنسانا كان حميدة فرميسي مما رزقناهم أو كما بيمان داون يعني تشبيه نبي ولله المثل الأعلى أتو 100,000 دديك كركات دديك زكت دلي كرم لو 100,000 كبيم داوي بشي بك خير يبيو ما عندنا بزور آسان هدلي والله 100,000 بلاش دست كوتوا أو 25,000 أو 10,000 دكما خير شكو دمداتو ويليم تواو بيتن دايكو باو برح من برامبر بمنضالة كاني خواي پروردگار ولله المثل الأعلى لدايكو باو چش برحم ترى بخوا تواوي كي دداتو زياتر شد دداتو برامدي که بچاو چونو چکو منضالة شي 100,000 داية تماشا دكي دو مانگ بسر چوكور باري ولا باو 100,000 بهروي ما نايديه دل الحمد لله باو تكوي هل يقرا بس اوي ديك كلقلي 100,000 داوتي دل باو لا من هيت سمينه ما وسطي ديك دديوي بخوا اوي خواي پروردگاري شوايه لبرو پیغمبري خوا عليه الصلاة والسلام ده فرمي يا بلال أنفق ببخشة ولا تخشى من ذي العرش ولا تخشى من ذي العرش إقلالا ما ترسي خاوني عرش كميكات ما نقصت صدقة من مال بخشين لرزق الروزي ولا مال كم ناكاتوا أو ذا خواي پروردگار تبارك وتعالى تماشا كان أو دعاء إبراهيم زور مهمة أوا لا سورة البقرة آيات 126 وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا أو رزق الروزي سروت سامان مالا لبردستي مبايا قناعت بك نمان دا زور بي خلش دو پیغمبر إخوة عليه الصلاة والسلام باوچي پیغمبرانا عليه الصلاة والسلام أفرميتي وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله أو وڵاتە بکە وڵاتێکی پارێزرا و ئەمن و ئەمانی تێدا زۆرکەی مەبەستی پێ ئەو مەکەی پیرۆز بووە ئەو زادە فەرمێتی وەرزق ئەهلەه و خەڵکەکەشی ڕزق و ڕۆزی بەسەردا بارێنە من الثەمەڕاتی لە میوە و میوەجات و بەرووبووم بیدەچێ خوایە من آمن منهم بالله واليوم الآخر خوایە بیدە ئەو کەسانەی کە باوەڕیان بەخوا و بە ڕۆژی دوایە ئەدی ئەوانەی کە باوەڕیانی با لە برسان بمرن خواي گەورەوەی قبول نییە خواي گەورە ڕازقی هەموو مەخلوقاتە ڕزقی سەیەکی دەدا ڕزقی بەرازێکی دەدا ڕزقی پشیلەیەکی دەدا ڕزقی مارێکی دەدا ڕزقی کافرێکی دەدا ڕزقی مسلمانێکیش دەداتن لەبەرەوەی خواي پەروەردگار دەفەرمێ قال يعني قال چی قال ربك خواي پەروەردگار فەرمووی ومن كفر أي إبراهيم ئەدێ و کافری بێ باوەڕانە ئەدێ من خواي وانش نیم ئەدێ وشم خەڵق نەکردوون يخو دەبێ من ڕزق و ڕۆزیشیان بدەم خۆ بەلای کەمی با لە ترسی ئەوەی کە لە برسان نمرن با ئیمان نێنن بە قەناعەتی خۆیان با ئیمان بێنن یعنی سبەینێک کاورە لە ترسی ئەوەی کە بۆ نمونە خوای گەورە بیفەرموویە بەس ڕزقی موسڵمانان دەم هەموو خەڵک لە ترسان موسڵمانە بوو ئەوەی کە باوەڕ هەیە و نەبێتن بەڵام لێرانە دەفەرمێتی قال ومن كفر يعني أي إبراهيم ڕزق و ڕۆزی ئەوانەی کە کافریشن دەیاندەم بەڵام فأمتعه قليلا ژیانی دنیا بەرامبەر بە ژیانی دوارۆ زۆر کەمە مەتاعێکی کەم ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير بەڵام لە ڕۆژی دوای لەبەرەوە ئیمانی نەیناوە دەیبەمە ناو ئاگری دۆزەخ خوا پەنامان داتن آخر ئاەتمان لە هەر لە ژیانی ئیبراهیم عليه الصلاة والسلام ئاەت زۆرن بەڵام کاتەکە بەڕاستی بوارمان نادە لسورة إبراهيم آيات 37 دفرمي ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم يعني بين برتساوي خوي أو قناعة بون برازقيتي خوا آواد بيت لسولوانيش
شینایی لێ نەبوو، ئاوی لێ نەبوو، هیچ معالمی ژیانی لێ نەبووە. ئەلەوێن دەرەی بەجێ هێشتوون ربنا ليقيموا الصلاة بۆی کە نوێژ بەرپا بکەن فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. ڕزق و ڕۆزیشیان پێ بدە لە میوەجات و لە بەرهەمە زیادزیاکان بۆی کە شکرانە بژێری نیعمەتەکانی تۆ بن. لێرانە کۆتایی بە ئەو بابەتەش دێنین تا بابەتێکی دیکە بەخوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.